دەم باش تەماشەوانە نێژا ڕۆژە گەرێن قەدرگران دابوونەریت و یاسا کیژێ جوان دەستە بەرا پێشکەتنە جڤاکی دیکە دەدەمێکێدا civakê Kurdawariyê nek bitine axawan hatiye dagirkirin belku dabûnerît û kiltûr û çand dêwan jî hatiye dagirkirin berku çand dêwan kiltûrê vî milletî ji aliyê dagirkerên Kurdistanê ve weku wan divê ku bandoriyê li gor berjewendiyenan li ser xelkê Kurdistanê bikin hatine gorin di niha da civak ça dê te pêşxistin arastekirina civakî li serweyekê ku her takek li hember yasayê di er ku mafan de wekek be kîjanin dibine sedem bu pêşketina civakî di hemû arastan da yasa yan dabûnerît yan jî her dukê şiwan belê dabûnerît yasa kamiyanin zaminî pêşkewtinî komelgaheken em nav nîşanî tewrî emroî bernameyê ve bername mayekê xelkê doye em navbere li xizmetî wergirtinî serinciyê wê berêzam li gelin bin جارێکتر سەڵاتان لەبێ بینەرە بەرەزەکان دابوونەریت یاساکان کامیان نابێت نەزانمنی پێشکەوتنی کۆمەلگا لە کاتێکە کۆمەلگای کورداواری کۆمەلگایەکی ڕەسەنە ئەم کۆمەلگایە خەوان چەندین دابوونەریتی جوانە بەڵام بەداخەوە لەلایەن داگیرکەرانی کوردستانێک بەتەنیا خاکیان ملەتە داگیرکراوە بەڵکو چاند و کللتوریان ملەتەش داگیرکراوە وەکو ئەوان ئەیانەوێت کە تاکی کورد زیاتر بکەن بە کوێلە ئەوان چاندی کوردیان وەکو خۆیانەوێ دەستکاریان تیا کردووە لە ئێستادا بۆ پێشکەوتنی کومەلگا بۆ ئاراستەکردنی کومەلگا بەرەو ئاراستەیەکی تەندروست لە هەموو بوارەکانی ژیاندا کە لە بەرامبەر یاسا لە ئەرک و مافدا هەموو تاکیەکانی کومەلگا وەکو یەک بن چی پێویستە بکرێت یاساکان یان دابوونەریت یان هەردووکیان ئەمە بۆ ئێوەی بەڕێسەمێنێتەوە یەکەم پەیوەندیشمان محەممەد لە چەمچەماڵەوە کاک محەممەد ئەم کاتەوە باش بەڵێ کاک محەممەد ئەم دەما برا باشە زۆر سپاس کەرەمکە زۆر سپاس دەکەم براکەم وڵا دەستخۆشی بەرنامەکە و لیەکەم هیوای سەرکەوتنە بۆ خوازم ئینشاءالله سەرکەوتوو بن بەرنامەکەتان ماقوڵ و زۆر جوان و لەجێ خۆیەتی زۆر سپاس دابوونەری شتێکی بەڕاستی کۆنە ئێستاکە ئەگەر سەیری وڵاتان کە هەموو وڵاتان ئەگەر بیانێ پێش بکەون و بەرەو پێش بچن ئەبێت پابەندی یاساکان بن بەڕاستی یاسا ئەگەر بە جوانی و بە ڕێکوپێکیدا بمرێت یاسا شتێکی زۆر جوان و ماقوڵە هیوادارین قومی کوردی خۆشمان کۆمەڵە دابوونەری تێگەی وازی لێ بێنن هەوڵ بدەن زیاتری یاساکان جێبەجێ یاساکان بکەن چکە یاسا لەسەری هەموو شتێکەوەیە بەڵام لەم وڵاتێمەیە یەک تۆزێ یاسا تەنیا فەقیر و هەژار هیوادارین هەموو لە یاسا تەطبیقات و یاسا لەسەری هەموو شتێکەوە دەستخۆشتان لێکەم زۆر سپاس سەلوان لە سۆرانەوە لەگەڵمان ئەم کاتەوە باش ئەلۆ بەڵێ کای سەلوان لەسەر بابەتی ئەمڕۆمان ئەم کاتەوە باش هەموو کاتێکی جەنابەت وڵای بەڕای منەوە یاسا دابوونەریت لەوانێ زۆر کات لاندە شوێن لاندە جێ بە خراپە بەکاربێنن بەڵام ئەگەر یاسارێ یاسا هەموو کەسێک دەگرێتەوە هەموو جێگایەک دەگرێتەوە یاسا باشترە بەلای منەوە بەڵێ عالیمان لەگەلە لە ناحیە ڕزگاری کاکالی ئەم کاتەوە باش کاکالی ئەم کاتت باش هەموو کاتێکی جەنابەت فەرموو براکەم دابوونەریت لەلای ئێمە شتێکە کە کراوە بە پیشەیەک بەڕاستی دابوونەریت ئەم دابوونەریتانی ئێمە شتێکی تا ڕادەیەک بڵێن باش نین بەڵام سەیری دابوونەریتی ئەوروپاکەی ئەو دابوونەریتانە هەمووی جوان بەڵام ئێمە ناڕێن لەوانە شتی جوان فێر بین ئێمە ئەگەر بەراورد بکەین لە نێوان یاسا و دابوونەریدا بە دڵنیایەوە یاسا شتێکە کە هەموو کۆمەلگایەک بەرەو پێشەوە بە بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەرە بەرزەکان کورداواری خەوانگەلەی دابوونەریتی زۆر جوانە وەکو ئەو پەیوەندیە پتەوەی کە کۆمەلگای کورداواری تا ئێستا لە نێویاندا هەیە ئەو عیلاقەتە کۆمەڵاتیە زۆر بەهێزە محەممەدمان لەگەلە لە کێلارەوە کای محەممەد فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکی جەنابەت زۆر سپاس دەکەم ئەوە وتم لەسەر ئەو بەرنامە قساکەم کەوا داوامانەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان
ئاورێک بگەڕێنێتەوە بۆ ئەو پێشبەرگانەیە کەوا کەم دەرامەتن و کەوا نردیانە ئەو خوارەوە. بەڵێ کاک محەممەد پێم وایە پێشتر لە بەرنامە مایکە خەڵک یەکێ جەناوت بینی بێ چەندین بەرنامەمە لەسەر تەوەرە کرد فەرموو لەسەر تەوەری ئەمڕۆمان. کاک ئەحمەد لەو لێرەوە کاک ئەحمەد ێوەرت باش. کاک ئەحمەد بەڵێ سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام. پێش دەستخۆشتان لە دەکەم لەو بەرنامەیە. زۆر سپاس. بەنسبەت دابوونەریت بەڕاستی هەندێک دابوونەریت زۆر جوانە ئەی کوردەواری و هەندێکیش بەڕاستی یعنی پێویستی بە گۆڕان هەیە. ئەو دابوونەریەکانی کە جوانن یعنی زۆر جاروەیە لە کوردەواری شتی جوان دەکرێتن بەڵام تەماشا دەکەین بە حەقیقەت زۆر لایەنی تکە یان دەسەڵات یان حکوومەت دەوێت دابوونەریتێک بێنێتە ناو کوردەواری. بۆ نمونە ئەو یاسایی کە خێزانداری دەری کردیە لە خەڵکی یعنی ئەوە لەگەر بار و زروفی من ناگونجێتن لەگەر دابوونەریتی من نەگونجایە و ناشگونجێتن. چونە مامۆستایەکیان کە قسەشی ئەوە کرد باشە لێ یاسایەکی لەسەر تۆ بارانی دەرناکەن لێ جورئەتیان نییە لەو کاتی لێ ناسن لەسەر جەلەولا و سەعدیە دیفاع لەو شوێنانە بکەن لێن لە دوو شتێک دەگەڕێن کە ئەسڵەن ملەتەکەی خۆیان تێ لەناو بن ئەوەش دەستەکی غەربە هاتیتە ناومان و هیچ شتکە نییە ئەگەرنا هەموو کەس ئەگەر باوەڕی بە خاو بە ئیسلامەتی هەبیتن دەتوانین لەگەر عائیلەکەی خۆی سەرکەوتوبی دەتوان لەگەر خێزان و ماڵ و منداڵەکەی خۆی سەرکەوتوبیتن و زۆر هەموو شتێک حەقیدایە لە ئیسلام. بەڵێ کاک ئەحمەد. بەڵێ بەڵێ کاک هەڵمان لەگەرە لە سۆرانەوە کاک هەڵێ وارد باش. ئەلو ئێوارە باش. باشتر کاک هەڵە ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستان دەرەچەند بۆ چۆنیەتێرێک خستنی کوی سیستەمی ژیان لە هەرێمی کوردستان لە هەموو ئاراستەکاندا تۆ چۆن لێکە دەیتەوە تا چەندە بنەهۆی پێشکەوتنی کۆمەلگاکەی ئێمە؟ بەڵی دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم. سپاس. بەڕاستی بەرنامەکەتان جوان وەرەکەپێکە. بەداخەوە دیارە کاک هەڵ پەیوەندی کە پشتڕێوەدارین دووبارە پەیوەندیمان پێ بکاتەوە. کاک محەممەد لە کێلارەوە کاک محەممەد فەرموو. باشی بە قوربان. زۆر سپاس. چاوەکەمی ئەوە ئێمە لەسەر ئەو بەرنامە قسە ئەەکەین. بەڵێ. ئێمە کەوتمان سەرۆکی هەرێمی کوردستان ئەو پێشمەرگانەیە کە بردوێتە خانەقینەوە ئێمە وتمان ئاورێکیان لێ بدەنەوە لەسەر ئەوە کە موچەیان کەمە موچەکان 300,000 ئەم جاگە کە شخصی خۆشم چاوێکیەکم لە مەکتەبی ڕۆشنبیری و ڕاگەیاندن لە کاتی دیموکراتی کوردستان. بەڵێ کاک محەممەد هیوادارین سەرنجەکانت گەیشت بن سامانمان لەگەرە لە باسەرمەوە کاک سامان ئێوارەت باش. باش بەڕێز. زۆر سوپاس کاک سامان بێگومان ئەگەر کۆمەلگا پێش بکەوێ ئەگەر کۆمەلگا لە هەموو ئاراستەکاندا کۆمەلگایەکە تەندروستی خاوەن ڕۆشنبیریەکی گشتگیر بێ لە بەرامبەر ئەرک و ماف لە بەرامبەر یاسادەوەکێک بێ ئەم کۆمەلگای گەشایەکە لە هەموو ئاراستەکانە گەشایەکە لە کۆمەلگای کوردەواریە لە ئێستادا تا چەند ئەم ساخلەتانە ئەبینرێت؟ زۆر جوانە بەنامەکەتان زۆر لە جێ خۆیان من دەستخۆشتان لێکم بەڵام من تەماشا دەکەم پێش ئەوەی وەڵامی جوابەکەتان بدەمەوە دەبێنم ئەو دابوونێت و کەلتوری خۆمان زۆربەی لە دەستمانداوە ئتر بە دوای دابوونێت و کەلتوری ڕۆژئاوا گەڕاوین یاخود بە دوای دابوونێتی ڕۆژئاوا لەسەر خۆمان تەطبیقەکەین پێش ئەوەی من بەنامەکەتان زۆر لە جێ خۆیان ڕاستە وڵات بە یاسا پێشەکەی بەڵام یاساک بەمەردێک ئەگەر پێچەوانەی دابوونێتی خۆمان نەبێ و پێچەوانی دابوونێتی ئەنی پیرۆزی ئیسلام نەبێتن ئەو کاتە دەتوانین بڵێن بە دڵنیاییەوە وڵاتی ئێمە میلەتی ئێمە کۆمەلگا ئێمە زۆر پێویستی بە یاسا هەیە لە هەموو بوارەکانیژان چونکە وڵاتی ئێمە کۆمەلگا ئێمە گۆمەلگاکی دواکەوتووە بڵێن ئەڵێن پێمە خۆش بێ پێمان ناخۆش بێ بۆیە من زۆر حەزەکەم یاسا زۆر گرنگ پێ بدرێت لە کوردستانی بەڵام یاسا بەس بۆ چین و توێژی فەقیر و هەژار نەبێ بەڵکو بۆ سەر تەم چین و توێژەکان بێت هەموو لایەکان بگرێتەوە کامل بێ شامل بێتن ئتر چونکە زۆر جاران دەبین لە وڵاتی خۆشمان زۆر بەداخەوە حەزەکەم ئەم سوالی ئارەسەی برادرانی پەرلەمان بکەم چونکە لە وڵاتی خۆمان پێویستە یاسایەک بۆ ئەوە دەربچێ کە بە دوای یاساکان دابژێتەوە ئێمە هەر لە کوردستان یاسا دەرەکەن هیچ پیرۆیش نایکەن بۆ نمونە یاسا زغەرەکێشان چەندی یاسا دەرەچێت لە کوردستان بەڵام تەنفیز ناکرێتن یعنی تەشریعاکرێ بەڵام تەنفیز ناکرێت بۆیە پێویستی یاساک بۆ ئەوەی دەرچێت کە یاساکانی تر جێبەجێ بکرێتن بەڵێ سوپاس عومەرمان لەگەرە لە گەرمیانەوە کاکەماری وارد باش ئەم کاتە باش هەموو کاتێکت
زۆر سپاس کاکەجانەوەی من تێبگەم ئەو لە بەرنامەی تۆ داوا لە بردەکەن پێش دقەیە سێرەکەم وازان باسی یاساکانی پەرلەمانەکەنەوە سان تا چەند گرنگ ئێمە کاک ئۆمەر ئێمە باسیەوەکەین تەوەری ئێمە بە ناو نیشانی دابوونەریت یاساکان کامیان زامنی پێشکەوتنی کۆمەڵگان بەشێکی خۆی بەدڵنیاوە لە هەردوو لاوە لە هەردوو لاوە لە هەردوو لاو یاساکان لە هەردوو لاو یاساکە دروست دەکەن بە تاکید یاسا بڕبڕی پشتەوە دابوونەریتیش ئەمە بتوێنێت نەتوێت تازە مۆشیەکە بۆ ئێمەی قوربەسەری کورد ماوەتەوە ئەوە بمانوێ نەمانوێ یعنی ناتوانین بە ئاسانی لێ دەچین بەدڵنیایەوە بەڵێ من زۆر داوای لێبوردنی شەکەم بەڕاستی قسەمان لەسەر ئەم بەرنامە وایە من لە ڕێگەی کەناڵی NRT وە لەبەرەوە هەمیشە ئێوە داکوێکەر بوو لە کەسوکاری ئەنفال برای بەڕێزم پێ دوێنێ بوو بەڕێزک تۆ بەرهەم هاتووە بۆ ناوچەی گەرمیان و لێەوە چۆتە سەردانی پێشمەرگەی قارەمانەی کردووە دوایەوە هاتووە لەگەڵ کۆمەڵی داکوێکارەکانی ئەنفال قسەی کردووە و گوتوێتی ئێمە بەدڵنیاییەوە ئەو هەر کەسوکاری ئەنفال هەرچەندێکی ماوەی ئێمە خانی و ئەردێ بۆ دابی نەکەین بەڵام پێش ساڵێک وتوێتی ئێمە 1300 خانوویان بۆ دروستەکەین بەڵام دوێنێ وتوێتی ئێمە لە توانەمانیە 400 خانوویان بۆ دروستەکەن یعنی بەڕاستی 400 خانوو ئەمە خۆی بۆ خۆی بێتە کێشە بۆ کەسوکاریان فال هیوادارین بەو بڕیارە بچێتەوە زۆر سپاسانە بەڵێ سپاس سعیدمان لەگەڵە لە سوڕانەوە کاک سعید وەرەت باش بەڵێ کاک سعید باش برای بەڕێز زۆر سپاس بەڵێ کاک سعید ئالۆ بەڵێ کاک سعید جێم لێتە فەرموو هیوادارم سەرۆک و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان خۆیان چاوی ئەو خاڵانە بکەن کە یاسا ئەوان دەبی سەروەری یاسانەوە ئەوانیش بەخۆی یاسا جێبەجێ ناکەن زۆر سپاس بەڵێ بەڵێ حاجیمان لەگەلە لە شاری سلێمانی کاک حاجیام کاتەوە باش دەستخۆشی بەرنامەکە لێکم بەڕاستی بەرنامەی گرنگە دەستخۆشی لێکم دووبارە و سێبار و چواربارە ئەزانی چۆن بەڕێزەکەم یاسا و با بڵێن دابوونەری دیاکەلتور دووشتی جیاواز و هەردووکشان زۆر لازمە بۆ کۆمەلگا چونکە لە ڕاستیە تۆ دابوونەریت شتێکە هەموو میلەتان دابوونەریتی خۆیان هەیە و هەموو میلەتان یعنی جۆری ژیانی خۆیان هەیە هیچ میلەتێک نییە وازە دابوونەریتی خۆی بێنێ بەڵام تۆ توانی دابوونەریت بژاری بکەیت ینی بژاری بکەیت وردە ئەوەی کە خراپە لای بەری ئەوەی کە باشە پەری پێبەی مەسەلەی یاساس بەڕاستی من پێم وایە یاسا چۆن مرۆڤ پێویستی بە هەوایە گە مرۆڤ هەوای نەبێتە ئەمرێت ئەگەر لە وڵاتێک یاسا نەبێ یعنی کۆمەلگاکە مردووە بەڵام چۆن یاسایەک ئەو یاسایە نەک وە کوچەقۆوا بێ وە کوچەقۆ لە ماڵەوە ئیشیشی پێ بکەیت و زەلامیشی پێسەر بڕی یاسایەک بێ کە عەدالەت بێ کە دادپەروەر بێ کە یەکسان بێ کە هەموو کەس بگرێتەوە لە دەسەڵات و دەسەڵات لە حەق و ناحەق بەڵام بەداخەوە ئەو یاسانەی کە لە وڵاتی ئێمە بەتایبەت پەرلەمان دەریەکە بەڕاستی یاسایەکی نازام ئەگەڕن نەگەڕن بۆ شتێکە زۆر ضرور نییە مەسەلەن شتی وا سەیر و سەمەرە مەسەلەن یاسای تموتیژی باوەڕ و قەناعەت هەبێ لەو کەناڵانە خەڵک داعیشە باسی تموتیژەکە لە وڵاتی ئێمە من خەڵقی شوێنێک بووم دقی مەزە دەکە لەو مەتیقە نەماوم بەڵام ئەوانەی کاوا دەڵێن لە هیچ کونجێکی ئەم وڵاتی ئێمە نەماوە مەسان گەورە بە بچووک نانوەکاتێنی نازانم ئافرەت لە خوێ نازانم کاکە ئەوانە بەڕاستی ئەو یاسایە من پێم وایە بەس تربیەت ناڵێ تربیەت چونکە ماڵمان پێویستی بە تربیەتە وەڵڵا من تەمەنم 40-50 ساڵە ئیسا پێویستم بە تربیەتە یعنی چۆن ئەبێت تربیەت نەمێنێ ناو کۆمەلگا یەکەم پەروەردەی تربیەتە لە ناو خانەوادە بەڵێ کاک حاجی بەڵێ کاک حاجی وەرە دیارە خەڵکێکی زۆر لەسەر پەیوەندی کاک سەربەسمان لەگەلە لە کەلارەوە کاک سەربەست ئێوارەت باش کاکە ئەم کاتت باش هەموو کاتێکی جەنابەت فەرموو لەسەر تەوری ئەمڕۆمان من دەستخۆشیتان یەکەمەوەنی کەمە ئاگادار بمەچۆ لەم درەنگ متابعی وەرنامەکەم کە پێم وابێت تەوەرەکەتان لەسەر یاسایە بەڵێ یاسا و دابوونەریت ئێمە بەشێکی گشتی دابوونەریت و یاسا کامیان زامنی پێشکەوتنی کۆمەلگایکەن لە کاتێکە لە ناو کۆمەلگای ئێمە هەردووکی هەیە هەردووک شێواز هەیە کامیان زیاتر کۆمەلگا بەرەو پێشەوە بەڵێ من دەستخۆشی لەکەم بەداخەوە دابوونەری نیشانەی کۆمەلگەیەکی خێڵەشیە
عفوم کە ئەمە بۆچوونی منە تاان بۆچوونەکەشم ڕێژەیە ئەوە پێشما بێ یاسا نیشانەی دەوڵەتێکی مۆدیێرنە ئەوەی کە لێرە مای داخە ئەم منطقەیە ئەمە ناوچەی ئێمە دامەزرێنەر واتە سەرهەڵدانی یەکەمین کۆمەڵە یاسایە کە لە حاموڕادووە لە عێراق و دەست پێکە هەتاوەکوێتە لای گوتی و لۆلۆیەکان واتە ئێمە خاوەنی کۆنترین یاساین لە مێژوە توانین بۆ جۆرە قسە بکەین دوو قەزایی کەلتور قەزای کەلتور قەزایی دابوونەری جیاوازە لەگەڵ یاسا بۆ لە مجتەمع کاتێکەوە وەکو یاسایەک دەرئەچێ لەلایەن پەرلەمانۆیە لەلایەن شوێنێک ئەو شوێنی کەوا وەکو یاساکەی لێ دەرەچێ طبعا لە ڕووی تەندروستیوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی هەموو ڕۆکانی ترەوە لە ڕووی پەروەردەوە لە هەموو ڕۆکانی ترەوە دیراسی ئەکرێ واتە زامنی شتێک ئەکرێکەوە وەکو باش بێ بۆ نمونە ئێمە یاسای قەدەغەکردنی جگەرە کێشانمان هەبوو ئەم یاسایە کاتی دەرچوو دەرکەوت جگەرە لە ڕووی تەندروستیەوە زەرر بە تۆگەینێ لە ڕووی ئابووریەوە زەرر بە تۆگەینێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە زەرر بە تۆگەینێ لە جۆرەها ڕووی ترۆ زەرر بە تۆگەینێ بەڵام دابوونەریت و کەلتور ئەمانە زادەی بەرهەمی کۆمەڵگەن کە ڕەنگە ئەو کۆمەڵگەن نەتوانن بۆ نمونە لەم لایەنانەوە ئەو شارەزایانە بێ زۆر جار ئەبینی شتێکەیە کەلتوریە بەڵام ئەم شتە کەلتوریە لە جیاتی ئەوەی کەوا وەکو زەرر بە تۆ بگەینێ قازانج ئافون بەر جیاتی قازانج پێ بگەینێ زەررت پێگەینێ کەواتە توانین بڵێن یاسا زامنی پاراستنی ژیانی تاکە لە چوارچێوەیەکە بەڵام لە قەزایی دابوونەریت و کەلتورە ئەم حاڵەتە ڕەچاو ناکرێت بەڵێ محەممەدمان لەگەلە لە بەردەڕاشەوە کاک محەممەد ێوارەت باش ئەلو بەڵێ دەستخۆشی و بەڕنامە دەکەم کاکە گیان زۆر سوپاس چاوەکەمی بە دەربارەی کە یاسا و شتانە هیچ لەسەر یاسا و شتی وها ناخۆ بەڵام دەبینین کەرە زۆر شتە کەم و کورتی هەیە لە کوردستانە کە دەبینین کەم و کورتێکی زۆر زۆرەیە بەڵام بەڕاستی ئەمە بەخۆمان لە قەزای بەردەڕ زۆر شتیانی هەنەکرایە کە دەبین لە قەزای بەردەڕ نە زادامان زادایە نە ڕێگامان ڕێگایە نە هیچ نەکرایە بەڵێ کە دەبینی کە زادایەک پێدا دەڕۆیەوە 20 ساڵە زادایە ناتانی ئۆتۆمبیل لێ بخۆڕی بەڵێ دەربارەی ئەوەش هیچ شتێک لەسەر ناکرێ بەڵام ئەو 20 ساڵە قەزا ئەوە چەندە قەزای هەتا ئێستا زاداکمان لۆ نەکرێت زادا بەڵێ کاک محەممەد لە بەردەڕاشەوە بە پێی یاساش دەبێت هەموو ناوچەکان بەبێی جیاوازی دەستکەوتیان هەبێت لە پرۆژە خزمەتگوزاریەکان هێوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لە سەرنجەکانی تو بێ هێمنمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاک هێمن ئەم کاتە باش کاک هێمن ئەنوەر لە قەزای خەباتەوە کاک ئەنوەر ئەم کاتە باش ئێوارە باش برام باشتر کاکە دەستخۆشی بەرنامە لێ دەکەم زۆر سوپاس بەڕاستی تەوەرەکی جوانە بەنسبەت یاسا ئایا ئەو هەموو ئەو یاسا دەردەچی لە پەرلەمانە بەڕاستی ئاخێفەر هەموو ئیشی پەرلەمانە کە پەرلەمان هەر یاسایەشی یعنی هەر یاسایەشی تەطبیق کرد یعنی کەوات ئەبێت جێبەجێ بکاتێت بەڵێ یعنی بەنسبەت یاسا ئەوەیە کە ئیشی خەڵک بکاتێت بۆ نمونە خەڵک يعني پێویستی بە زۆر تشتێ ئەوە نمونە ئەو يعني ئەو خانیانەی تەزەوزدا ئەمە بۆ نمونە لە قەزای خەبات بەڵگەمان هەیە قەزای خەبات شتێکی بۆ نەکراوە لەبەرەوەی خانی تەزاوز زۆر خەڵک چاوەڕێ دەکاتن يعني ئەمە بەڵگەمان هەیە کە گوند هەیە کیلۆمەتر لە قەزای خەبات و دوورەوە يعني بە کەفیل و دیشتووە يعني دەتوانێت ئیستیفادە لە پێشینەیەخانی بکات بەڵام ئەو خانیانەی کە تەزاوزن ئایا حکومەت دەبێت چارەسەرێکی بۆ چا بکەن لەبەرەوەی کە خەڵک زۆر بەڕاستی پێویستی یعنی ئێستا بە خۆمان بەڵێ کاک ئەنوەر بەڵێ سوپاس سەرنجەکان گەیشتن هێمنمان لەگەلە لە شاری سلێمانی کاک هێمن هێمن لە سلێمانیەوە ئەلو بەڵێ کاک هێمن ئەم کاتە باش هەموو کاتێکت فەرموو دەستخۆش بۆ بەرنامەکەەوە زۆر سوپاس زەحمەت نەبێ هەچ یاسا و بەرنامەیەک و هەچ قەرارێ دەرەچێت لە پەرلەمانەوە ئێستا بۆ نمونە باوای دابنین لە کاتی پەرلەمانەوە ئەندام پەرلەمانێکە دەبەیەکی کردە سەرۆکی پەرلەمان یەکسەر لێوا بە قەرارێ وای بەڵێ ئەلو بەڵێ جێم لێتە کاکێ من فەرموو قەرارێکی دەرکیکەوە ماوەیەک وازی لەو کارە هێنا بەڵام ئەی بۆ بڵین بۆ نمونە مەسعود بەرزانی جەماعەتێ چوون بۆ میوانی بۆ لای بە بۆنەی ئەم
هەڤەی شوباتەوە ئێستا بە چەندەها خەڵک هەمووی زامار بوو ئەگەر بە خێرای قسەکان بگەینی کاک هێمن بەڵێ بەسەر چاو ئەوانی کە شەهید بووە هیچی هەر پشتگوێ کراون ئێستا بۆ نمونە سەیرەکەی ئەو جەماعەتی کە چوونەتە لای حەز ناکەم ناوی بێنم چوونەتە لای لەسەر جامانەیەکی سوور کە کراوتە ژێر قاچیانەوە یان و نیو سەعات لەسەری ڕۆییوە ئایا ئەمە بێت بەڵێ کاک هێمن لە سلێمانیەوە سوپاس پێویست دەکەت بڕوامان لەگەلە لە شاری هەولێر کاک بڕوای وەرات باش ئەو کاتە باش کاک بڕوا ئەو یاسانەیە لە پەرلەمانی کوردستان دەردەچن تا چەند گرنگە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی دەستگای تەنفیزی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتەکان پێوە پابەند بن وتە چەند گرنگیشە ڕێز لەم یاسایانە بگرێت لەلایەن کۆمەلگاوە وەڵا بەڕێز زان چۆن هەر یاسایە دەرەچێت دەبێت تێبینی ئەم کۆمەلگایە بکرێت تۆ باسی کەلتورەکە یعنی ئێمە دەبێت ئیسلام و کەلتور لە یەکجیاکەینەوە ئێمە وڵاتێکی مسلمانشین لە 92 کوردستان مسلمانە ئەبێ هەر یاسایەک دەرەچێت ڕەتاوی ئەوە بکرێت ڕاستی ئەوەی لەو یاسایەشا دەرچوە ینی زۆر ینی پێم سەیرە باسی ڕێکخستنی خێزان نەکرێت باشە من ئەگەر لەسەر مناڵەکەم بگیرێم یعنی دوای بێمەوە من باشە یعنی چۆن دەتوانم لەگەڵ ئەو مناڵی خۆمان تەبابم لە کاتێکا من بۆی ئەوە دەسزمم یعنی کە نزیکترین کەسی خۆمە یان لەگەڵ خێزانەکەمە ئەگەر ئەم خێزانەی من یەک ڕۆژێک بم خاتە سزمەوە من ئامادە نیم یەک سەعات لەگەڵی بژیم ێ باشە ئەوانە هەڵەسن یعنی بەڕاستی یاسایەک دەرەکەن زیاتر کێشا خاتەوە ئیدا بەڕاستی ئێمە یاسای باشمان هەیە لە کوردستان بەڵام تا چەندە یاسا دێبەدرێکرێت وەرە من پێت دەڵێم تا ئێستا یەک بەرپرسم بۆ بێنە لە کوردستان کە یەک سەعات لە سزن بوو بێ یەک کوڕە بەرپرسم بۆ بێنە لەگەڵ ئەم هەموو خەرقی یاسایە کە لە کوردستانە کرێت لەگەڵ ئەم هەموو سەرپێچی یاسایەیە کاکرێ یەک بەرپرسم بۆ بێنە لە سزنەکانە بڕۆ سەیریکە ئەگەر لە کوڕە هەژار و فەقیراتیا بوو یعنی خەڵک بەڕاستی من یاسا نابینم یاسایەک دەربچێت کە بەرپرسەکانەوە پێوە بابند بن ئیلا خەڵکی هەژار و فەقیرە بڕۆ لە سزنەکانە تەماشا بەڵێ وڵات لە باژارە دووکێ کاک وڵات دەم باش تا چەند گرنگە هەموو ئالی هەموو تاکەن جڤاکی لە بەرپرسان هەیە خوارێ لە هەمبەر یاسایە یەک وەک هەف بن در کۆمافاندا بله کاکار دەستێکی ئەفدامێتە باش و دەستخۆشی پرۆگرامێتە پێشکەفتی کەم بێ مدبر بکە دیار کەم کو هەندێک دابوونەریت و یاسایەت عەشیرەتگێری یەتناف کۆمەڵگی هەمەدا هەین هەندیک و ئەم پابەند بڤان یاسا و بڤان دابوونەریتێت کەڤن و ئەvێت ji ber gelek xelkekî mayî û xelkek şûr ji van yasa derkefti van dabûnerîta derkefti ev top û teyara û firokêt dewleta faşîzma Erdoganî dê sermet berdewam bin Erdoganî û destûdarê Ehmedî Necadî vêja destmin bû defab xwe ez xwe bêjim hindîk û zîtir em van dabûnerît û yasayet kevin ji nav xwerakên em dê zîtir bîne komalgehekê pêşkeftî û dê zîtir دێ هەمی مافرێت خۆت ڕاواگەهین زۆر سپاس بکەم بەڵێ سپاس بوتەژی محەممەد لە قوشتەپەوە کاک محەممەد وەرت باش کاکە باشتر چاوەکەمی زۆر سپاس لەسەر تەورێم ڕوومان وڵای بەنسبەت ئەو عردانێکی کریس تەوزیعەکانن قوشتەپا ئەو چوارتە ساڵە تەوزیعەکان هەتا ئێستا بەس ڕقەمە تا ناتوانین پێشنیخانی پێ ڕابچێشین بەڵێ ئەجەگە لە ڕێگای بەرنامەکەیەوە ڕێگە چارەکمان بۆ دۆزنەوە هەتا ئێستا خانی لێکرایە تاکتاکە بەس خزمەتگوزاری بۆ نەچۆ بەس ئاوی بۆ چووە زادەی بۆ نەچۆ یعنی ناتوانین پچی لێ خانی بکە ئێستاکە پێشنەی خانی وەرنەگری سببەکەی چییە کاکی محەممەد هۆیەکەی چییە بچای گەرنیتەوە بۆ ئەوە چەند ساڵ هەر قەولە پێدەدرن ئەوانە هەڵبەتان تەواو دەکەن هیچ هەتا ئێستا هیچ شتێکیان نەکردێ بەڕاستی بەڵێ هیوادارین سەرنجەکانت بۆ لایەنە پەیوەندیدارەکان گەیشت بێ زێوامان لەگەلە لە چەمچەماڵەوە کاک زێوای ئێرات باش ئەم کاتە باش بەڕێز بەڵێ کای زێوەر دابووناریتە کومەڵاتیەکان کە تا ئێستا کەم تا زۆر لە ناو کومەلگای ئێمەدا ماون ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر پاشکەوتنی کومەلگان یان بە پێچەوانەوە وەڵی بە حەقەت مەسەلەی یاسا شتێکی زۆر گەورەیە کە هەموو کاتێکە حکومەت دەرێکە یەکەم حاڵەتی ئەو یاسایە کە دەرەکە ئێمە هاوڵاتی بە هیچ شێوەیە بەو یاسایەوە پەیڕەوی ناکەین ئێمە هەموو کاتێک خۆمان لە یاسا بە گەورەتر زانین بەڵێ کەواتە پێویستە کۆمەلگا شتێک گەیشتێکی بابەتیانە و هەست بە پرسیارەتی بکە لە بەرامبەر یاسانە لە بەرەوەم یاسانە دەرەچن بۆ ڕێخستنی کۆی سیستەمی ژیانی کۆمەلگا ئێستاشە چینە شاری دوای بزانە خەڵی لەوێکیا لێ دواتر لێرە لە خزمەتیەوەدا ئەمە مرۆڤکانیاوی گەوێت تو تشتێک بیدێ منێخیە تشتێکیدا
چنابم توش چنابی هم آبه کیش باشتره؟ خودی اب خو آسایی چتره آسایی چه والله بجو هر کسی وگی خو هندک دف عشایری چن هندک هش سر سیستمی بره بس با عشایری جه هنده جورا باشه یعنی نخرابه بو هندک تشتا باشه باور که بگاه ناف ملت مدا گلک عشایرگانه بس ما حس کرد با یاسایی چیتر با گلک عشایرگی نمینه تو یک جار نه و بطاطن یک جار نمینه یاسایی خوشتره گلک يعني عشوائي باشترا جرق وجلا باشترا شيء هم عشيرتنا همي ما شاء الله كرد همي هذه كي وعشيرتي أودي تخونة تب يعني نبي كيماسي سير حسبنا جدا أيوة عشوائي مجال باشترا بله تماشاوان نجا عشیرتگری که دم دیر زمان داین هادنا و جواکی دمایا گلی جرا پرزگری که کسی که تعدایا که گلک مزن لکسی که دیکن لهم بردادگاه ده تداخل کردن لی بصلح که عشایریت کسا حتی اگر کشتن جبیت تا عفو کردن گلو و حتی چند باندوری لسر پاش کتنا وی جواکی هیا آن ببرو باجی روجان مال گله لشاری سلیمانی روجان خانم کتا باش ام کاتتان باش همو کاتی کت فرمو زور سپاس ممنون دست خوشی برنامه‌کتان لیکن زور سپاس از اگه دنگی تلویزیونی کس کی باید باشه جیم لدنگت بباله استا باشا فرمو والله رخنا وبيجنياركم يا هر حجم كده خوشي برنامجكتان لبكم وهوادارم زور سپاس ولا خدمتي سرنجكاني انكور رخنا بيشنياري تو دن فرمو زور سپاس والله هیچ رخنا وبيجنياركم يا هر دست خوشي هبوتان زور سپاس روجان خان لشاری سلیمانی و باشا خال لقم زور سپاس علي معنا قال له ولي روا كاي علي ام كاتو باش ام كاتو باش همو كاتي جنابت كاي علي فرمو سلام كاكا من هاتشن توركش درتشن بلان ما كيشيك ماني لاولير اما وركاني شرنا اخوين تقريبا جوز الكوفما بيش ما ولا ما بيش نومان قراتو بو عرس عزي كاش مرقمر كرين لما كاقلوا لي حاجة عصوان دي سقسوتا كاركوها تقريبا الصومالي كي دري هنا وبديوي كذا رازي بيت خلكي وهي عصاها عزي شورنا قلت ومسلا صود منت بله اوش قد يجي زور قولي لو خلقي اكري خلقي فقير وخلقي داما وهمو يكريتشيو بله كايك علي هوادارين سرنجكان شينا بيمندي داركان جيلبي بله هاوكار مالا قلال سنگ سروا كايك هاوكار ورد باش كايك هاوكار بله كرم كه پێشەشی دەستخۆشیەوە و بەرنامە جوانە لێ دەکەم زۆر سوپاس بەڕاستی بەرنامەی گەلێک جوانە ئەگەر لە یاسا و دابوونەری دەپرسی بەڕاستی لە کۆمەلگای ئێمە یاسا هیچ نییە لە لای سەرۆک پەرلەمانەوە یاساک دەرەسی ئەو یاسا ئەم بۆ فەقیر و شتیا دەرەسی بۆ یەک دەوڵەمەند شتیا دەناسی ئێستا بڵێن نمونە من لە سزنجیرا و مەڵای یەک کێشەی غەڵەتمان نەکردووە بەڵام مەڵای ئەگەرێکیوان پێنج شەو و پێنج ڕۆژ گیرام بەڵام ئەگەریشیوان ساعاتێک بگیرێ دنیا خراپێ بەڕاستی ئێمە وەکو گەنجەکان هیچ لە یاسا نابینین یاسا دیار نییە بەڵێ بەڵێ سانیامان لەگەلە لە شاری سلێمانیام کاتەوە باش ئێوەرەکەم باش ئێوەرەی جەنابیشت فەرمو لەسەر تەوریان ڕۆمان لە یاسا ئەگەر یاسا لە پەرلەمانە دەربچێت پێویستە ئەم یاسایە بۆ بەس توێژێکی دیاریکرا بێتان پێویستە لەسەر هەموو تاکەکان لەسەرەوە تاخارەوە جێبەجێ بکرێت پێویستە لەسەر هەموو تاکەم جێبەجێ بکرێت چکەم یاسا بنچینەی ژیانە پێویستە ئەگەر یاسا پێڕۆ نەکەین باوەڕ ناکەم کە ژیانمان بە خۆشگوزەرانی بەردەوام بێت بەڵێ و هیوادارم لەسەر هەموو کەسێک لە ڕێگەی خۆیەوە هەر کەسێک ناڵم نصيحتي بەرامبەرەکە و کەوام خۆ تەطبیقیکە بۆی بەرامبەرەکەشە چاو لێ بکەوە تەطبیقیکە گینا ئەگەروانە بێت کۆمەڵکەمان بە دواکەوتوێ منێتەوە بۆیە پێویستە یاسا تەطبیقکەین بۆ ئەوەی کۆمەڵکەمان بەرەو باشتر بڕۆ پێشکەوێت بەڵێ ژیار لە قەسرۆکەوە ئەم کاتەوە باشکای ژیار دیار الو مرحبا سەرچاوێت من چاوای حالت باشی از گەلێک باشم کاک دیار کەرەمکە سەبارەت بەڕام جێنگۆ بەڵێ ئەگەر دەنگێت تەلەڤیزیۆن خۆی کێم کە دا باشتر من هاش دەنگێتە بیت بەڵێ باشە دقیق الو بەڵێ کەرەمکە بۆ ئەوری بەڕام جێنگۆ نوکەرسەر بوو بەڵێ بۆ عشێری ینی عشێری گەلە باشە چ ڕایەکێ هەمی ڕەوا نانی گەلە مشکلە بێت شێفەن عشێری نەبیت حەل نابیت
وقال مشكلة عشائري خينداري بتشيت عشائري بتشيت نعنقل باش بو خينداري كيد بيت بو خليك خينداريت كد بو خليك كودوت كوجيت بو عقلك باش نينا في خلك تنازل السرندك تشتبك باشتي ببراتي بتواهيد قالك بجيت بو خينداري كيد بيت قالو اسباب درس بنا خينداري شنو أنا ما على معكو اللي شيء غلط نعينه كمان تقام قال باش بو حادثة كشوفه بس على قصد عشائري قال باش أنا قال في شولها قال حادثة تشيرون بس عشائري حلبن في زيترين وقت بله جاسم دقل مال باش أريد هوكي كاي جاسم دم باش هزار باش باشتر كاك جاسم دادگه و یاسا پتر دکاره دادواریا جواکی دست برکه و پرزگره کن بی خواردنامه فکی کسی که برانبر کسی که دن چاره سرکان صلحین عشایری نخیر قانون و یاسا پتر شن چاره سر بکن و هم خوشی گل قانون و یاسا اینه و مزید قانون و یاسا سروری همی تشتابد هم گل عشیرکانه نینی که هیچ رنگه که و که این بشنجی بوم عشیرکانی نهلم هیچ رنگی گل عشیرکانی نینی منه به تفتش بمینه چونکه گل تاثیر المزد افتش کد نفش کف نامه و اف نقانی نامه و طایبت دو که چه قانی تدانینه چونکه گل عشایر تدا بله و هم نشن سایتره سر خوب کن که چه مافتدانینه اگر عشیرکینی نبت همی عقلی هی او کسی رئیس عشیر و اویدی اوی عقله که بس هر سر که عقله که تدا که عقله که سیدا کر که عقله که بله کای جاسم دنها جواکی مدا پرانی خلق خویندوار تایبتی جیرنها پرانی دیچنا زانکا تمام دکن و کسین روشه بیرن جیان دیگهن انترنت بکارتینن سیر تماشای کانال ناسوانیت کن گلو بو خلقنها و کتود بجیل دوی که زوره بو خلقنها پابندی وان دابو نریتت عشایر گریه بیت آن شخص که العشیرت قراردار همو تاکن دنیا عشایر بو وهیه سيدا احتمال اف شخص عشايري دا شخص که يتنقصل و چوی نخواندید چه دنیا ندید که اما بتنه وقتا که شیایه انده شولا بکت بس بگاوه نشید وان شولا بکت بگاوه کت یه سر قلمی اویدی او که چه بگاوه نشید بار یبدت خوب چتا چیگه دا خوشول بکت و کارکی بکت نویره صف سال دا فاویدی سیروان هر لباجار دو که که سیروان دم باش شیروان لباجار دو که فرمو چانی باشی؟ از گلک باشم سپاس برای که رزو سلام بوده و سپاسیت کن بوی برنامه خوش زور سپاس بوده جی که شیروان فرمو برای من راستی همه یاسا چو یاسا آسانی نه یعنی حتی یاسا که دبین حکمت ما هری مهندگی یاسا ده پسند کرد یعنی اوت برجام دی عملتی دانینن یعنی و پسند کرد اوت وکیل اروپا دینه پسند کرد وگاه که هم عشایری نه اشتا مالینه هاتینه ام هندگا پسند که این ادوی وقتی دای حالی نکه ویدم اشیت تشتد مازن یه دیاندالی بینه پسند کرن تشتد دیگه مازن بینه پسند کرن آخر به جمعی پیاسایت نچاره سر کرن اگر یاسا بیت فیاسای اجراءات شدید بی سروان کسان کو گندالیه دیکن بگو من گندالی جی نامینید یاسا بان همی تشترنگ دخیل که ماجی یاسا که اصاد ویتن یعنی تشت مازن نیلیتن تشتی که پیش پیچه ملت مدخود چه بیتو دیتا پتر مساقف بیتو تیجهشتی بیتو ده خود تشتی گینیتن اگه ویگاه که بچتن تندو تیجی خیزانی یعنی تندو تیجی خیزانی دگلک مشکلات چه گردن یعنی حساب فر یا فرنی نه ویگاه که او بیتا پسند کرن بلا تشتی مهمتر بیتا پسند کرن خود زان کش که مهمه شیرزاد من لگه لچم چمالا وکای شیرزاد هم کتا باش همو کاتێک وڵی دەربارەی بابەتەکە پێویست یەکەم شت یاسا بۆ گەورەترین کەس لە گەورەترین دەسەڵات تاکو بچووترین دەسەڵات یاسا سەروەر بەڵام لای ئێمە یاسا سەروەر نییە بەدەداچوون نییە بۆ مەسەلەکان ئەوەی بەسەن وەکو پێویست بەدەداچوون شتەکان ناکرێت و هەر بۆیش مەسەن یاسا سەروەر نییە بێمتمانەیە لەناو خەڵکا دروست بووە ئەگەر یاسا سەروەر بێت هیچ کەسێک ناتوانێت گەندەڵی بکات لە ئیشەکانە چی دایرەکان لە هەر شوێنێکی تر بە ئیتر ئەو کاتە هەموو خەڵک متمانە و ئەمانە گەڕێتەوە بەڵام ئەوەی ئێمە ئەیە یەکەم شت ئەو یاسایکە لە پەرلەمان دەرچێت بەدەوڵەتچوونی بۆ ناکرێت هەر تەنها یاسایەکە و دەرئەکرێت ئیتر هیچ بەدەوڵەتچوونێکی بۆ ناکرێت ئەمەیە کێشەکانی ئێمە بەڵێ ڕێگر لا کرێم کاک ڕێگردان باش کاک ڕێگر الو بەڵێ کاک ڕێگر دەستخۆشی بەرنامە دەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر جوان ئەمڕۆ زۆر سپاس یاسا لە هەرێمی کوردستان هیچ بوونێکی نیە ئەو کاتێک یاسا لە پەرلەمانەوە دەدەچێت
ئەوان پێشێری یاسا دەکەن داڵێن یاسا سەروەر بێت باش ئەوان دەڵێن یاسا سەروەر بێتن بۆ چوانەکەن یاسا سەروەر بێتن و پێشێری یاسا دەکەن و مەسەلەی عشیرەت و عشیرەتگەری و ئەوانە و حیزب حیزباتی ئەوانە هەمووی بوونە ڕێگر بوونە ئاسان کۆ یاسا سەروەر بێت بەڕاستی هەر وڵاتێک هەر ناتەوەیەک هەر ملەتێک کە یاسا سەروەر نەبێت هیچ بوونی نییە میلەت بە حکومەت لە یەکتر تێناگەڕان خەڵک و حکومەت دەسەڵات لە یەکتر ناگەرن لەبەر ئەوەی و یاسا سەروەر نییە بۆ نمونە ئەگەر یەک بکوژەکە یاسای لە هەرێمی کوردستاندا لانی بکوشەکە دەبێت مەزلومەکەش گوناهکار دەکرێت و دادگاکان سەربەخۆ نابێن و وەناکەن دادگاکان سەربەخۆ بێت و ئێمە داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان کە یاسا سەروەر بێت و دادگاکان لە کاری حیزباتی و یاسا سەروەر بەڵێ کاک ڕێگر سەرنجێتە گەشتن ئەحمەد دەگەلمەیە لە ڕانیە کاک ئەحمەد ێوارەت باش بەڵێ کاک ئەحمەد لەسەر تەوری ئەمڕۆمان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم پێشەکی زۆر سوپاس وڵای لەسەر تەوەرەکەتان هیچ قسەکی وام نییە بەس هیوادارم تەوەرێک ئەنجام بدەم بۆ کەسبکاری ئەنفالکراوەکان بەڕاستی زۆر باشە سوپاس کاکی ئەحمەد سەرنجەکەت گەشت ئەحمەد لە بەردەڕاشەوە کاکی ئەحمەد دەم باش زۆر سوپاس فەرموو سەبارەت بە بەرنامەکەتان تەوەرێکی جوانە دەستخۆشی لێ دەکەم زۆر سوپاس پێم خۆش بەجاری بکەم لەسەرم تەوەرە باسشی لێ لەسەر دەڤەرێ بەردەڕەش و لە کوردستان بەگشتیانی بە شێوشی تایبەت ئەم ناوچە یعنی عشیرەت و عشیرەتگەری و یعنی بنەماڵە دەورێکی زۆری هەیە یاسا ئەو دەورەی نابینیتن لەو کاتەدا کە دەبینین لە سەردەمی ڕژێمی باسەوە یاخود هەر لە کۆنەوە لە زمانی عوسمانیەکانەوە دەبینین عشیرەتی لەناو ناوچەکانی کوردیدا بڵاوبووتەوە کاک ئەحمەد وەکو تۆ ئیشارەت پێدا لە منتەقەیەوە عشایرگەری زۆر باوە ئەم شێوازە ئەم عشایرگەریە تا چەند بۆتە هۆی بەرەو پێشەوەبردننی منتەقەیەوە بەردەڕەشە و منتەقەیە یان بە پێچەوانەوە من پێم وایە کەەوە کاریگەری یعنی سلبی هەیە عشیرەتی ئەمە دەگەڕێتە سەر ڕۆشنبیری تاک یعنی ئەگەر بێت و تاک لە کۆمەلگادا ئەو ڕۆشنبیری نەبێتواتە ئێوێتن هەر کێشەکە بێتن بەلای سەرۆک عشیرەتەوە یاش برا گەورەیەکی وەکو با بڵێن ئەنا نەباتە بەردادگا یاخود یاسا ئەمە دەبێتەوە ئەوەی کە کێشەکان زۆر جار بەلای ئەو کەسەوە خراپتر بێت بەڵێ کاک ئەحمەد ڕێکەوتمان لەگەلە لە شاری هەولێرەوە کاک ڕێکەوت ێوارەت باش لەسەر تەوری ئەمڕۆمان زۆر باشم سپاس کاکە بەنسبەت یاسا سەروەری مهمە لە کوردستان نەک یاسا نەبی بەڵێ پێشنیارەمەیە بەڵێ دەست خۆشم فوادمان لەگەلە لە کەرکووکەوە کاک فواد ێوارەت باش ئالو بەڵێ ئەو کاتت باش هەموو کاتێکی جەنابەت باشی لە شاری کەرکووتە فۆتان بۆ دەکەی زۆر خۆشحاڵم باشی وەڵی کاکە ئەوەی یاسا بێنانە شاری کەرکووک نییە لە شاری کەرکووک نییە لەم ماوەیە خۆشمان نووسی بۆ تاینات لە شاری کەرکووک 50 مقابلەشیان پێ کردی 50 دێنی دۆڕێن پێمان دەێت پێشەمە وەرن شەمە وەرن دووشەمە وەرن کەس دێمەزێک لەوان تێ ناکە اینجا داواکانی لە ڕێ ئێوە چارەسەرێکمان بۆ بکەن وەک گەنجەکانی شاری کەرکووک دەوری 200 گەنجی خۆمان نووسیوە کەس جوابمان ناداتە دەچێت بە هەموو لایەنە کەس جوابمان ناداتە دەیان بڕۆن کاکە ڕۆژێ ئەوەندە وەرن پێشەمان دەچین دەێن جمعە دەێن سێشەمە وەرن یعنی ئێمە ئەوە دەری مانگونیەوە کە بەس بەو ڕێوە دەچین دێن کەس جوابمان ناداتەوە یەک کە ناو نییە بێت یعنی تەماشا ئەو خەڵکەتە بزان ئەو خەڵکە مافی چی دەوێت چی ناوێ بەڵێ بەڵێ کاک فواد سەرنجەکانت گەشتن سوپاس دوای ئەم ناوبەرە بینەرە بەڕێزەکان جارێکی دیکە پێکەوەین بەڵێ سامانمان لەگەلە لە چەمچەماڵەوە کاک سامان ێوارەت باش بەڵێ کاک سامان لەسەر بابەتی ئەمڕۆمان لەسەر بابەتی ئەمڕۆ پێم وابێ لەسەر بابەتی یاسایە باز لە یاساکرێ لەم دابوونەریت و یاساکانمانە بنەوەی پێشکەوتنی کومەڵگا وەڵایی من دابوونەریت بە پێشکەوت نەزانم لە چ ڕوویەکەوە
بەڵای لە ڕووی بێقانونی و بێڕێزیکردن بەو خاڵکە کە بخۆم ئێستا با شتێکی سەرەتامێ ئەوە بڵێم ئەگەر بە کورتی بەڵێ کاک سەمان سەمسەماڵ تا ئێستا لە ڕەمەزانی پێشوەوە نەبووە مەفرەزە دانەراوە لە ناو شاری تەمسەماڵ و دەوروبەری مەفرەزەی مرور با بڵین وەڵاهی لەواچێ 8 مانگیشە 9 مانگیشە هیچ مەفرەزی مرورێک دانەنرابێ لە شوێنێکە ئاێ ڕۆنسایدێکەیە مەسافەیەکی 80 مەترە بێت بەڵێ ڕاستە خەڵکی لێەوە ئەو ڕۆنسایدە ڕۆشتووە تا ئێستا یعنی هیچ لایەنە دەرپرسیارەکەی نەبووە بڵێ کاکە ئەمە ڕۆنساییدا مرورێک دابنرایە لاپیتێک قەدعەیەک مۆتەیەک دابنرایە لەسەر ئەو جادەیە ئەو دوێنێ بوو پێرێ مەفرەزە دانراوە لە پێچێکە مەسافەیەکی 100 مەترێکە دانیشتونە بۆ خەڵکی کە سەرەتای جەژنی ڕەمەزانە بەم ڕەمەزانە وەڵاهی زیاد لە 100 کەسیان غەرامە کردووە زیاد لە 100 کەسیان غەرامە کردووە بە غەرامەی 30,000 یەکێ لەو 100 نەفەرە خۆم بوومە وەڵاهی زەلامی وە بۆ پاس گای سەماناوش ئەو ڕێگای تو پیا ڕۆیشتی لەڕی یاسای هاتو چووەوە ئەکرێ ینی ئەکرێت و بەو ڕێگای هاتو چ بکەی بەو ئاڕاستەیەکە تو تیا ڕۆشتی بەڵێ آخر من شتەکە بن ئەمێ ئەوە بخەمە ڕووکە تا ئێستا بۆ مەفرەزە دانەنرا لەسەر ئەو شوێنانە لەو شوێنە هینانە بۆ مەفرەزەی مرور نەبوو بۆ لە ڕەمەزان کە نزیکی جەژ نەبێتەوە خەڵک پێویستیان بە پارێکراخواانە ئەمە هیچ پەیوەندی بە یاساوە نیە ئەمە پەیوەندی بۆ کەسانەوە کە خۆیان باڵادەست بەڵێ کاک سامانگیارە خەڵکێکی زۆر سەر پەیوەندی سیروان دگەلمێ لە باژارێ دووکێ کای سیروان دەم باش بەڵێ کای سیروان ئەردەمێدا بۆش هەموو دەمێن تەژی کەرەمکە ئەس دەست خوشێتە و تەوەرێتی ئەبروتێکم زۆر سپاس و دەبێت بێگومان دەبێتن یۆسا سەروەربی هەرێمە کوردستانیدا و مەڕێز احترام بۆ دو بوونەری تخۆن هەنە بەلێ بۆ ئەف عشرات کۆنێ ئەنێ نەمشتێت خەراب مەزانی بوومە چێگیری و دەخوازە من و گەلە گەنجێداکردنی سەروی دەمی هەنە و ئەف عشرات کۆنی نەمینیتن چونکە ئەمێت بینیم چەوێت خوب ئەسڵ مەچوانێ بەس هەزارەهان مشتێمە دیت کە عشرات کۆنی تۆ سەرێمە هەموو ئاغڵەبەت هەموو گەنجێنمە جێ دەخوازە من و هەزارەهان گەنجێدی یە سەروی دەمی ئەوەکو عشرات کۆنی نەمیت ئەمژی بشین یۆتۆی سەروەر بگەین بەڵێ فەرهادمان لەگەلە لە بەهدینان کاکی فەرهاد دەم باش دەمێدا باش کاک فەرهاد تۆ لە کۆ دەبەرە بادینا خەبەر دەی قەسروکێ خۆشحاڵم کەرەمکە ممنون والله سەبارەت بەرنامە ڕاستی بەرنامەکی پێشکەفتی و یەجێ خوددایان جێ ڕێزگرتنی ئەژی سپاس بس تڕاستیکە سەبارەت پێوێت بە کوردستانی ناقانون هەیە نە یاسا هەیە نە عەشایری هەیە گوێ وەختیدا بەس مەسئول خۆتن و زەنگین نینە یعنی تشتێکینە کوردستانێدا خودە هەر ئێک و بخویە مەسئول ڕابل بەر کەس نەشێت قانونێ سەر تابیقەت هەرا قانونا مرورە هەر چ قانونێک دیدن بەس مەسئول خۆت فقیر هەمیدەوە یل بندەستە ئەو وەختی کوردستان پەیدا بووی و حەدان و گەژی فقیر هەر یە وسایە بە زەنگین کرد کاک چالاک لە باژارێ دووکێ کاک چالاک کەرەمکە أنا فتاة باش دەم باش کاک چالاک کەرەمکە ممنون صاحبي كمبيوتر سبارة أو جنگ شورى یا دابونری تا یا ما سیاسی و جنبر خود اینه هکر یا ثابتون یا ثابت زنگینی گلکو باشه دست زنگینی بر بلنده چطور جهه که هبیتن بله با فقیری هکر بر خود دابونری تدمیت عشیری بو فقیری باشن هکر فقیر و زنگین هاد لمستواه ما مجتمع مدا کمال بیامدا بالفعل هم بسر دستوره که چین دستوره که جان بس با گرم برای خود اینه هر کسی که رخه کی وی بخولد داد من چه دستور نینه ما وی بسیاری اما هر کسی هبیش خوب کردن اره یاد سال کاک چالاک دەدەمە کە دە مؤسسات فەرمی لە هەرێمیان پەرلەمانی کوردستان وەکوی دەستگای تەشریعی یاسادەرکردن پەرلەمان سەرۆکاتیە هەرێما کوردستانی هەیە سەرۆکاتیە جوات وەزیرên هەرێما کوردستانەیە چەندین وەزارەتە دات هەیە گەلو ئەvە بوو وەکو توت بێژی نینە بوونینە ئەvە هەموو چەندین یاسات نەدەرکردن بوونینە چونگو گلک جرم زید دوی که خیبانت و کسید برپرسش هر تشتکی خلطی تاتی نکردن دلیل هر تشتکی هی تاتی نفع گواستم با آسایشی با امنه با هر بیوه اتوی حالتی اف کسید خودم برپرسش با تشتکی تاتی نشر مزار کردن تلپت کرد وانادا علت وانادا ما دی چه و هبیتن اکید بجن نکمه افتشتانیه امرابین فقیر همی گوال بەلێگای چالاک بەلێ سەرنجاتە گەشت سپاس بەڵێ لەسەر تۆری کۆمەڵاتی
گۆڤان بۆرهان ئەڵێ بێگومان یاسا دەبێتە هۆی پێشکەوتنی وڵات بەڵام لە وڵاتی ئێمەدا دەتوانین بڵێن دا بۆ نەرێت باڵی بەسەرمان دەکێشەوە. هەروەها شات ئازابانی ئەڵێ بەڕای من یاسا بەڵام لە کۆمەلگایدا کە مرۆڤ کات هەز بە مەسئولیت بکەن و ئاستی ڕۆشنبیری ئەوان تاکە سەرچاوێ بۆ پێشکەوتنی کۆمەلگا. هەروەها بەرهەم ئۆمار ئاڵێ بێگومان یاسا بەڵام هەندێکدا بۆ نەریتی شەیە زۆر گرنگە لە کۆمەلگادا بپارێزرێ و بە یاسایی ڕێک بخرێ. بەڵێ هەروەها ئیمات زراری ئەڵێ بێگومان یاسا بەڵام لە هەندێک کات نەریت بەندە بە یاسا بەمانەیەکی تر یاسا پشتگوێ دەخرێ لەبەر بەڵێ هەروەها هۆنەر ئەلیالێ بێگومان یاسا بەڵام ئەمەش جێگای پرسیارە چی یاسەیەک یاسا جانگەل یان یاسەیەکی ئینسانی کە مافەکانی مرۆڤ تیا ڕەچاو کرابێ. هەروەها وارهێل ئەرتوشیشیاڵێ لە دیف نێرینا من یاسا ئێک ژە فاکتەرین هەری گرنگ بووە و پێشکردنا هەر کۆمەلگایەکی و gelek caran rawişt û tîtal li ser mirovî zal dibin û mirov neşêt piraniya karan encam bidin. Bînera barêzekan be me hatîne kotayî babetê em roî bernameyê ve bernameyê mayekî xelek heta sibeyne û karim şewan nadir li babetekî girimtir li xizmetî wê biga dubare sila û hurmetim qebûl bikin. Êweretan baş.